ئەتوو دەڵێ هونەر و وەرزش هەردووچیان لەکنە من زۆر خۆشەویست بوون باشە چۆن بوو قەراردا بەردەوامی بە هونەر بدەی و بەردەوامی بە وەرزش نەدەی وەرزش وەکو هونەر نییە وەرزش تا ڕادەیە تو کە ئاسن هەڵدەگری ناتەنی ئەمر بتە 6 ساڵ ئاستی یەگری بتە 7 ساڵ احتمالە بتوانانی تەبنی ئێستا ماڵی ئاستم هەیە دەتانی هەندێک تەبرینی خەفی بکەی بەڵام لۆ سیباقات و ئەو شتیوانە تانی چونکە بە خۆی سەحییان دەرێ ئەتوو کە تەمەند ڕۆیش ناتانی خۆ زۆرمان دیکەی لۆ چ باشە ڕۆیشتن باشە مەسەلان شتی ئەلعەب سویدی باشە مەلەکردن باشە ئەمێن لە منداڵێ و لە 6 ساڵی فێرە مەلەکردن بوومە مەلەوانەیش زۆر باشم حتا ساڵی 1970 ئەمە چوینە دەگەر کاکەمە بۆتانی بڕەحمەد بی لەگەر سعدوڵە پەرۆش و زەوهەر کمراز و فەرید زامدار ئەوانە هەموو شاعرن چوین ئەمە سیارەمە وەختی لادەکم هەبوو چوینە دوکان دەعوت بوون لەوێن دەرێکە لەوێن دەرێکە عەسر بوو مانجی هەشت گەرما بوو گوتم وەڵڵی ئەم دەچم مەلەوانی دەکەم ئەوانش گوتیان مەلەوانی دەکەین ئەمن خۆم هاویشتە ئاوی ئاو تەماان دوکان بە خۆتان دەزانن هەر خۆت باوێ ناوی 20 مەتر قۆرە دەراو بەراوی نییە وەکو ئەوەی خاستن ئەو زەی ئەمە لێ بووین ئیدی ئەمن هەندێک باسکەم هاوی چوم لەسەر بەردەشدانیشتم ئاوڕم دا دەبین ئەوانەیەک دی دەخنچێن سێ کەس جەوهەر و فەرید و سعدوڵە پەرۆش هەرچێکم دەری ناچوو بەس نێزیک بوون ئەگە نێزیک نەبانای نەبتانی سێ کەس زەحمەتە تو سێ کەسی لە ئاوێ دەرینی هەرچێکم دەریان مەقسەد من دەستەیە لە جگە لە وەرزش ئەمن مەلاکردنیش ئەمن ماوەیەک لەوێ پێشتر دەچووم لە ئۆسکاری مەلەوانی دەکرد بەشدانیم کردو لەوێن دەرێکە ئێستاش بە تەمام دووبارە بگەڕێمە چکو وەرزشی ئەوەیە یعنی هەمە زۆرە هەموو جسمت حەڵەکەی دەکا و ئیستیفادە دەکەی